جارێ هەتا 20,000 ڕۆ ئەو ساڵ ئەکید زۆر گرانەبی لەبەرەوەی زۆر کەمە 150 زەیتون. ئەمڕۆ لێرە بەچی بەشداریت کردووە لەم بەخێر بن بەڕێزم بە زەیت زەیتون زەیتونەکەی خۆیتن زەیتونەکان لە باخچەی خۆن لە گوندی هەیتن لێکەینەوە ئەبینە مەعمەل لە هەولێر لێرە بەداخەوە هیچ مەعمەلەک نییە مجبورین بینە هەولێر لەوێ لە ناو ئاشیدا ئانەین ئاشەکە نزیکەی تقریبا 3 ساعت لە ناویەبی بە گەرمکردن بە بەردەوامی زەیتەکە بە سافی دێتە دەرێ زبرەکەش ئەوان پاشەکەوت لێکەن بەکاری دێنەوە. زەیتونەکە زەیتونی خۆتان لێرە هەتانە بڵم چەند ساڵە هەتانە لێکردنەوە و دروستکردنی چۆنە قورسی کارەکە؟ طبعا قورسە هەموو ئیشە قورسە بەرە زەیتونەکەی خۆیتن نزیکەی لە 15 سال زیاتریەتی یەکەم جا ساوایە کە بەروشتی زۆر کەمەدا بەس پاشی سەبەر باشەبی ئەرکەکانی کەمترەبی ئاودانە خزمەتکردنە کەمترە بەس هەمووی خۆیتن ساڵ هەمووی یەک جۆرە و بڵێن لەم نمونە لە دەبەیەکی ئاوا چەند زەیتونی پێویستە بۆی دەبێکونی لێ ئەوە بە ساڵە گۆرە سار هەیە زۆر باشە لەو نمونەگەر 100 کیلۆبی لەوانەیە 20 کیلۆی دەربەتی سار هەیە 10 کیلۆش دەرناچی بە ساڵە گۆرە جەوی کوردستان لەگۆڕی ینی جەو هەیە ئێستا ئەو سار زۆر کەمە بەعام لەوانەیە گەر 100 کیلۆ 10 کیلۆشی لێ دەربچی ئێستا ساڵی پاریش هەر ئەوها باش نەبوو 10 کیلۆ 100 کیلۆ 12 کیلۆ ئەوها لێ دەرچوو تقریبا. ئەوە نرخەکانیان چۆن ئەمانە؟ ئەوەش هەر بەچی ئەوەیە کە بە ساڵ دەگۆڕی لۆ نمونە ئەگەر 100 کیلۆبی 10 کیلۆ لێ دەربچی گرانترە ئەگەر 20 کیلۆ لێ دەربچی هەرزانتر ڕادەوەستێەوە. ئەوەیان لیترەکە 15,000 ئەویان 7.5 ئەویان 3.5. يعني هەتا وەکو بڵێم ساڵانەش نرخەکەی گۆڕێن نرخەکەی سابت نییە سابت نییە جار هەیە 12,000 هەتا 10,000ش جار هەیە هەتا 20,000 ڕۆ ئەو ساڵ ئەکید زۆر گرانەبی لەبەرەوەی زۆر کەمە 150 زەیتون. خەڵک بۆچی زیاتر بەکاری هێنیان وڵی زەیتەکەیمە لەو خواردنیەبی خەرک زیاتر لەو مەساجی پرچیە بە لەو بێخی پرچی زۆر باشە لە زەڵاتەی چکە بە خاوی بە کوڵایش دەبی دەخورێ لەو زەڵاتی بەکاردەین لە هەمووی دەبی بەخێر بێ.